ئێوە پێویستی ڕادیۆی دەنگی گەل دەبن. سڵاوتان لەبێ 14 داگیرکەر بەدەستی گەریلاکانی ئازادی سزا درراوە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە بڵاوی کردێتەوە لە چالاکی گەریلاکاندا لە هەرێمی پاراستنی مەدیا 14 سەربازی سوپای داگیرکەری تورک سزا درراوە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە لەبارەی چالاکیەکانی گەریلا ئازادی لە هەرێمی پاراستنی مەدیا دژ بە سوپای داگیرکەری تورک ڕاگەاندراوێکی بڵاو کردێتەوە دەڵێ گەریلاکانی ئازادی کوردستان گورزێکی توندیان لە سوپای داگیرکەری تورک گۆشاندووە و لە چەند چالاکێکدا 14 سەربازی سوپای تورک سزا درراون. ئاماژە بۆ شکراوە لەو چالاکێدا گەریلاکان 4 سەنگەریان تێکداوە، 3 کامێرا و ڕادارێکیشان تێکشکاند و هاوکات گورز لە 5 سەنگەر و 2 کۆنتێنەر وەشاندووە. بنەماڵەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان و بنەماڵەی زیندانانی دیکە ئەمرالی بۆی بتوانن سەردانی ئەمرالی بکەن و داواکاری گشتی کۆماری لە بۆرسا و بەڕێوەبەری زیندانی ئەمرالی بەسەر کردێتەوە. محەممەد ئۆجەلان برای ڕێبەر ئۆجەلان و پارێزەرەکەی مۆزڵوم دینج بۆی بتوان سەردانی ئەمرالی بکەن داواکاری پێشکەش بە داواکاری گشتی کۆماری لە بۆرسا و بەڕێوەبەری زیندانی ئەمرالی کردو. علی کۆنار برای عومەر خێرکەنا کۆنار پڵاتی هەڵدرم برای حاملی هەڵدرم و مەلی حەچەتین خوشکی وەیساکتاش بۆ هەمان مەبەست داواکاریان بەرز کردوەوە. لە 25 داری 2021دا بە هیچ جۆرێک هەواڵ لەبارەی ڕێبەر ئۆجەلان و نازانرێ. پارێزەرانی ئۆجەلان بە مەبەستی دیدار هەفتەی دووجار داواکاری پێشکەش دەکەن بەڵام نادرێتەوە. لە ماوەی 12 ساڵی ڕابردووشدا پارێزەران 5 جار توانیویانە چیان بە ڕێبەر ئۆجەلان کەوێ و دوای دیدار لە 7 ئابی 2019دا بووە. مانگرتنی زیندانان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان لە 47مین ڕۆژدا بەردەوامە. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 47مین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچەوە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتیان لە خواردن دەست پێ کردووە و چالاکیەکە لە ڕۆژی 47میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووهەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردو و ئاوەڕیارە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت. یەپەکە لە ڕاگەندراوێکدان لەستەمە یەکێک لە فەرماندەکانی خۆی بە ناوی شەروان حەڵەب ئاشکرا کردووە کە دەی کانونی دۆم بە هۆی وەرسانی دڵیەوە شەهید بووە. فەرماندەی گشتی یەپەکە لە ڕاگەندراوی دامەژەی بۆ کوڕە ڕۆڵەی قارەمانی ئەفرین شەروانی گەلەکەی و فەرماندەی کینەکانی پاراستنی گەل یەپەکە هاوڕێمان شەروان حەلەب لە دەی کانونی دۆمی 2024دا لە ئەنجامی وەرسانی دڵگەیشتووەتە کاروانی شەهیدان. سەرخۆشی لە بنەماڵەی وڵات پارێزی فەرماندەکان و سەرجەم گەلی حەلەب و گەلی ڕۆژاوا دەکەن سەری باسەوە دەکەن کە سەری گەلە وڵات پارێزەکەمان و سەری سەرجەم شەروانان لە بەرەکانی شاخ ساخ بێ. شەروانانی ڕەنج و پێشەنگی جەنگە قورسەکان 31 ساڵ بەبێ وچان لە چیای کۆرمێنجەوە تا چیای دەرسم لە هەموو گۆڕەپانەکان بە براوەیەکی پتە و لە پێناو دۆزی گەلەکەیدا تێکۆشانی دژواری بەڕێوە بردو بە دڵنیایەوە خەون و ئاواتەکەی کە لە پێناویدا تەمەنی خۆی تەرخان کرد بە سەرکەوتن تاجدار دەکەن. ناساوی شەهیدی شەروان بەم جۆرەیە حەسەن بەکر ناسرا بە شەروان حەلەب دەی کانونی دۆمی 2024 لە حەسەکە شەهید بوو. پێشمەرگە دێرینەکان لەبارەی هێرشەکانی دەوڵەتی تورکە بۆ سەر ڕۆژاو و باشووری کوردستان ئاماژە بۆ دەکەن ئەو هێرشە ناڕەوایانەی کە دەکرێتە سەر ڕۆژاو و باشووری کوردستان هێرشە بۆ سەر هەموو کوردستان و پێیسە گەلی کورچی تر بێدەنگ نەبێ و هەڵویستێ بێ یەکدەنگ و یەکگرتوو بێتەش لە بەپێکێنانی کێتینەتۆی هەموو هەوڵە داگیرکەرەکانی سەرگەلەکەی کۆتایی پێدەنێ. ئەو هێرشە ناڕەوایانەی لەو چەند ڕۆژەی ڕابردوو کرا سەر ڕۆژاوای کوردستان ئەوە هێرشە بۆ سەر ئەو دەستورەی کە ئێستا پەسەند کراوە جێی ئەجندای زلهێزان و سەرمایەداری و خواستی تورکیا ئەوانەی تێدا جێ نەکراوەتەوە تەنها لە بەرژەوەندی کورد و هەموو ئایدیا و مەسهەب و دین و پێکەوە ژیانی گەلانە بۆیە ئەوە قبوڵ ناکرێ بە تورکیا پێی هەزم ناکرێ ئەو سەرکەوتنەی ڕۆژاوای کوردستان. پێویستە لە بەرامبەر ئەو هێرشانە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لەسەر پێوی یەکدەنگ
یەک ڕنگ لە دژی ئەو هێرشانە چکە ئێمە هەر هەمومان کۆچین لەسەر ئەوەی گەورەترین دوژمنی میلەتی کورد تورکیا و ئۆردوغانە مانایوەیە دوو بەرە هەیە ئێستا بەرەی خەڵکانی بە شەرەف کە ئەوانەی دژایەتی تورکیا دەکەن و تورکیا خۆشی ناوێن بەرەی ئەوانەی کە شەرەف و وجدانی خۆیان لە دەستدا و دەست لەناو دەستی دەوڵەتی تورک دەنێن. ئەو بارودۆخانەی ئێستا دەگوزرێت لە ناوچەکە بە تایبەتی لە باشووری کوردستان و لە حەسی لە هەر سارچەوەی کوردستانیا ڕۆژانە دەبینین دەوڵەتی داگیرکەری تورک دەوڵەتانی داگیرکەر هێرشەیەکی بەربراویان دەست پێ کردیا هەم بۆ سەر باکووری کوردستان زائیدەن هەم بۆ سەر ڕۆژاوی کوردستان و بۆ سەر باشووری کوردستان یعنی ئەمەی کە جێگای پرسیارە دیارە ئەردۆغانی فاشیزم لەلایەک ئەردۆغانی فاشیزم فرمێسی تمساح دەڕێژێ بۆ برا فەڵەستینیەکان لەلایەکی دیکە هێرشێکی بەربراوی دەست پێ کردی بۆ سەر ڕۆژاوە بۆ سەر باکووری بۆ سەر هەرێمی باشووری کوردستان بۆی ئەمە بە خۆی سیاسەتێکی دووڕوویە. سێمین کۆنفراسی یەکێتی گەنجانی ئیزیدی لە کۆمەڵگەی دوگرەی شەنگال بە بەشداری سەدان گەنجی ئیزیدی عەرەب و تورکمانی شەنگال و مووسڵ دەستی پێکردووە جگە لە گەنجانی عەرەب شەڕوانانی یەپەشە ئەسەیشی زیدخان گەنجانی تورکمانی تەلافەر بەشداری کۆنفرانسەکە بوون. کۆنفرانسەکە لەژێر دروشمی بۆ ئازادی ڕێبەراپۆ شەڕی ئازادی سەردەخین سەر بەخۆی شەنگال مسۆگەر دەکەین بەڕێوە دەچێت. هاوسەرۆکی ئەنجومەنی خۆبەڕێوەبەری دیموکراتی شەنگال جیهان جەلۆ دەڵێت دەبێت گەنجان لە بەرامبەر هەموو هەوڵەکانی دژمن وریابن و گەنجان بەردەوام دژی چەوسانەوەی کۆمەڵ کوژی دەوەستنەوە گەنجان وەکو ساڵی 2014 بۆ نەتۆی دیموکراتی تێدەکۆشن. دەشڵێ بەهۆی ئەم ترسەوەیە دەبێت گەنجان لە بەرامبەر هێرشەکاندا ڕێخستنێکی بێسریان دابمەزرێن وەڤاڵ زەردەش هەواڵ جیلۆ هەواڵ حیدەرمان لەبیرە هەم کۆنفرانسە لە هەموو شەیدان و بەتایبەتی ڕێبەراپۆ پیرۆز دەکەن و یای سەرکەوتن بۆ گەنجانیش دەخوازن. ڕێزان شێخ دلێر یاسان ئاسوان ئەندامی خۆی پێشێن ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەبارەی ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەنووسیەوە دەڵێ ڕۆژنامەنووسان مافیخواانە خسە لە سەرکێشەکانکەن ئەوانەی لە بەرژۆندی دەسەڵات کار ناکەن تۆمەتیان جیاوازیان بۆڵ دەبەسترێ و دەشڵێ ئەوەی دەسەڵات بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەیکا لە دەرەوەی یاسایە. بەداخەوە ئێمە کە باس لە ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەنووسی کە ئەمانە کارێکی پیرۆزەوە مافی خۆیانە لەسەر و کێشانەی لەناو کۆمەڵگایان ڕوئەیە ئەو کێشە سیاسی و کۆمەڵایەتی و هەمووی لە ئەستێکایە کە پێویستەکە قسەی لەسەر بکرێ ینی ئەوان کە ئێمە باز لە سۆشیال میدیاکەین یەکەم کاری ئەوان ئەوەیە کە ئەوان کارەکەن لەناو سۆشیال میدیا بۆ ئەو ڕاستیانەی کە هەیە کە کۆمەلگا پێوە ناڵێنێ بەڵام بەداخەوەی کە ئێمەی بینین لە ئەستێکی خراپایە زۆر لە سەر ڕۆژنامەنووسان ئەگەر نووسینەکانیان زۆر جار ڕەخنە بێت لە حکوومەت لە ئەدای حکوومەت لە ئەدای حزبە سیاسیەکان کەسایەتیەکان ئەمە وای لێکا کە نەتوانن بە ئازادی ئێمە باسیەوە ناکەین کە لە دەرەوەی حقیقەت چونکە لە ئێستا دوو جۆر لە سۆشیال میدیا و لە کەسان هەیە کەسانێک تەنها ئەوەیە بۆ تێکشکاندنی هەندێک لە شخصیەتەکان کە ئەمە قورسە بەداخەوە مەسەلەن بە نووسینی و کۆمێد یاخود هەر بابەتێکی تر کە دوور بێ لە واقع بەڵام ئەو واقعی کە لەناو کۆمەلگایە هەیە بۆ نمونە لەسەر نەبوونی موچەیە لەسەر کێشەکانە کە لەناو کۆمەلگایە هەیە نەعەدالەتیە ئەمانە واقعەکەن کە ئەبێ ئەوان قسەی لەسەر بکەن و ئەوەی کە خەڵک ئێوێ ئەوان بخەنە بەرچاوی حکوومەت ئەمە بینین زۆر بچووک کراوەتەوە تەنگ کراوەتەوە ئەوانەی کە قسەی لەسەرەکەن تۆمەتی تریان بۆ دروستەکەن بەداخەوە تەنها تۆمەتەکەوە نییە کە بڵێ لەسەر ئازادی ڕۆژنامە ئەمە خۆی تاوان نیە بەڵام ئەوان تۆمەتی سیخوڕی کە بینیمان لە پێشترا بەداخەوە کە چەند ڕۆژنامەنووسێک لە ناو دهۆکە هەتا ئێستا زۆربەی زۆرانێکێ بە 6 ساڵ بە 5 ساڵ حکم دراون هەندێکی تریان چەنەها داوای تریان بۆ دروست کراوەتەوە. مامۆستایان ڕای دەگەێنن کە بایکۆت و ببورن ناڕزایەتیەکانیان 3 مانگی تێپەڕاندووە و هێشتا حکوومەت هیچ داواکاریەکی مامۆستایانی جێبەجێ نەکردووە و باستەوە دەکەن کە هیچ خەتایەکیان نییە لە فەوتانی ئەم ساڵی خوێندن بەڵکو حکوومەت بەرپرسیار کە هیچ خەمێکیان ناخوات. هەموو مامۆستایان دڵیان بۆ خوێندکارانە سوتێ دڵیان بۆ داوامەکانە سوتێ ئەمە ساڵانی کە ئەم کاتە لە هەوڵی دانانی جوانترین و باشترین پرسیارا بوون بۆ خوێندکارەکانمان کە خەریکە ئەبێتە کۆتایی وەرزی یەکەم بەڵام بەداخەوە ئێستا بینین لەسەر جادەین و حاڵەکە بەم شێوەیە گەشتووە کە ئەیبینن هەمووتان.
حکومت لە ئاس داواکاری مامۆستایان گوێی کبووە هیچ نابیستێ چاوی کوێر بووە هیچ نابینێ ئەگیناوە 2 مانگە مامۆستا لێرەیە یعنی کار بەدەستێک دەسەڵاتدارێکی ئەم حکومەتە نەیتوانی 5 دقەیەک لە کاتی خۆی بگرێت بێتە ناو خۆپشاندەرانەوە بەس بزانێت داواکاریەکانی چێ یعنی بەس گوێ بگرێت بەڵام ئامادەیە بۆ کۆبوونەوەی خۆیان بۆ شتی هیچ و پوت بۆ دابەشکردنی بە شەنەوتی خۆیان سەدان کۆبوونەوە ئەم سەرۆسەر بکەن و زۆریش پێیان ئاسایە بەڵام ئەمە کە مافێکی گشتیە مافی قوتابیە مافی مامۆستایە فەرمانبەرە هیچ کامیان ئامادەیان تیانات چەند دقەیەک لە کات خۆیان بگرن بێنە ناو خۆپشاندەرانەوە ئێمە 3 مانگە هەر هەمان پەیاممان هەیە بەدیهێنانی بڵێن ئامانجەکانمانە بەرزکردنەوەی پلەکانمانە پێدانی موچەکانمانە لە کاتی خۆیدا پێما بێ حکوومەتیش هەرجارە و بە شێوازێک پەیامان بۆ نێرێ کە ئێمە بڕۆینەوە بە هۆڵەکانی خوێندن بە دڵنیاییەوە ئێمە تا بەدەستهێنانی ئامانجەکانمان ناگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن تا ئێستا نەخێر فشارمان لێ نەکراوە وەک مەسەلەن بەڕێوەبەر ڕوشتەکانی خۆمان بەس وەک ئەو پەیامانی کە ئەیبینین دانرێت وڵێ ئەبێ بگەڕێنەوە ئەبێتی ئەگیناوەگەوەی کە فشارێکی کاملمان لێکرابێ نەخێر بۆ داواکردنی مافەکانی خۆمان هاتوین 3 داواکاریمان هەیە یەکەم پێدانی موچە لە کاتی خۆیە دامەزراندنی وانە بێژان وەک لە بەرزکردنەوە هەر 3 داواکاریمان هەیەتەوە ئەوەندە قورس نییە بەڵامی ترەوە حکومەتە وەکو هەموو شتەکانی کە جێبەجێ ناکات بۆی هێرشێکی سوپای سوودانەوە 33 وڵاتی لە خەرتوم کوژراوە ببورن بۆی بردومانێکی ئاسمانی سوپای سوودانەوە 23 وڵاتی مەدەنی لە خەرتومی پایتەخت کوژراون ژمارەیەکی دیکەش بڕێندار بووە و دوێنێش بۆی شەڕ و پێکدادانەکانی ناوەن سوپا و هێزەکانی پشتیوانی خێرا 10 وڵاتی مەدەنی دیکە کوژراون ڕێکخراوی پارێزەرانی فراگوزاری سوودان لەبارەی شەڕ و پێکدادانی ناوەن سوپا و هێزەکانی پشتیوانی خێرا ژمارەی قوربانەکانیان ڕاگەنرایەکی بڵاو کردوێتەوە دەڵێت کە بەوەی بردومانێکی ئاسمانی سوپای سوودانەوە 23 وڵاتی مەدەنی لە خەرتومی پایتەخت کوژراوە ژمارەیەکی دیکەش بریندار بوون هەروە بەردەوام چاودێری پێشێلکارەکان دەکەن و قوربانیان مەدەنیەکان دەژمێرن ئەماژە بۆ شکراوە دوێنێ بۆی شەڕ و پێکدادانی ناوەن سوپا و هێزەکانی پشتیوانی خێرا 10 وڵاتی مەدەنی کوژرا و بەپێی راپۆرتی ڕێکخراوی ACLED سوودان بۆی ململانەکانی چۆن مانگی ڕابردوو زیاتر لە 12,000 کەس کوژرا و هەروە شەڕەکە بۆ هۆی ئاوەرەبوونی زیاتر لە 7 ملیۆن کەس لە 15 نیسانی ئەم ساڵی ڕابردووە شەڕ و پێکدادانێکی بەرفراوان لە ناوخۆی سوودان لە نێوان سوپا و هێزەکانی پشتیوانی خێرا هەیە بە 100 کەس کوژراوە و بریندار